دوای ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی خولی یەکەمی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیی لە قەزای چەمچەماڵ خوێندکارێک بە ناوی نیگە ئارامدارە بە کۆنمرەی 99.7 لە بەشی زانستی دەبێتە یەکێک لە دووەمەکانی سەر ئاسی هەرێم و یەکەمی پەروەردەی قەزای چەمچەماڵ. طبعا ئێستا زۆر خوشحاڵم بەوەی کە توانیم ئەم نمرەیە بەدەست بێنم لە قۆناغی خوێندنەوەمە و طبعا ئەمەوە سوپاسی خانەوادە و خێزانەکەم کەم بەوەی کە پاڵپشت بوونە تاوکۆم ساتش و کاراسانی زۆریان بۆ کرد. طبعا زۆربەی کات هەر لێرە بەسرم بردو بە خوێندنەوە و هەڵم داوە ئەو شتانە بلاوکیانە بەلانێم و تەرکیزم تەنها لەسەر خوێندنەوە کە بێ. طبعا باشترە بێگەر لە کەشوایەکی جیاوازترا بێ، بەڵام بەوەی کە هەم بوو هەڵمە ئەوە نەکەمە بەهان و بیان و بۆەوەی کەم تەرخەمی کەم لە خوێندنەکەم. من هەستێکی زۆر خۆشمێ و هیوادارم بوو بێتمە جێگەی شانازی خانەوادە و مامۆستاکانم و هاوڕێ و هاوپۆلی زۆرم هەبوو کە زۆر بەتوانان بوون. حەزمە کرد ئەوانیش لە ماستە و بەرزتریشا ببینم، بەڵام ئێستاش هەر چۆنێ بوونە ئەیوای سەرکەوتنیان بۆ خواست. بە دیاری کراوی و بە دقیقی دڵنیانیم، بەڵام ڕەنگە مای 4 بۆ 5 ساعتێ بوو بێ کاتی داوام و کاتی ئیزنەکە لە 9 ساعت کەمتر نەبووە، ئەکرا زیاتر کەمتریشی هەبووە بەپێی ئەو بابەتی کە ئەم خوێند و کاتی کە پێویست بوو بۆ تاواکردنی و کاتی خوێندنیش جەختم لەوە کردەوە کە لە بابەتەکە تێبگەم، تێگەشتێکی قوڵم بۆ هەبێ و لاوەکی نەبێ و پێداچوونەوەی پێویستی بکەم بۆ بابەتانەی کە پێویست بە پێداچوونەوە و لەبەرکردنە تاکو بیرم نەچێتن. ئەوەی نیگا جا دەکاتەوە لە خوێندکارە یەکەمەکانی تری هەرێم ئەوەیە هیچ مامۆستایەکی تایبەتی نەبووە بە هەوڵ و کۆشی خۆی لە خانوویەکی بچووکدا و لە بارودۆخێکی تایبەتدا توانیوێتی ئەو ئەنجامە بەدەست بهێنێت و لەگەڵ ئەوەشدا زۆر دڵخۆش و سوپاسی خانەوادەکەی دەکات کە هاوکاری هەمیشەیی بوون. ئەوەی بۆمان کرابێ کردومانە و خۆشی کەسێکی لێ هاتوو بووە زۆر پێویستی بە ئێمەش نەبووانی بۆ خوێندن و ئەوانە، بەڵام ئەو کوشتی تر چی ویست بێت چی کرابێت ئەلحەمدوللا ئەوەی توانی بێتمان کردومانە. زۆر دڵخۆشین، زۆر پێمان خۆشە و ڕۆژێکی گەورە و شانازیە بۆ ئێمە. هیوادارم نمونەی زۆر بێت. ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش وەکو یەکەم ڕێکخرا و سەردانی نیگایان کرد و پیرۆزبایی و دیاریان پێشکەش کرد و شانازی دەکەن کە خوێندکارێک لە سنوورەکان یەکێکە لە دووەمەکانی هەرێم. ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی چەمچەماڵ خۆشحاڵ بین کە دەبین لە شارەکەمانە ساڵانەکە ئەنجامی قۆناغی پۆلی 12 ڕدەگەندێ. دیارە ئەم شاری ئێمەش هیچ ساڵی سپاس بەخوای گەورە بێبەش نییە لە خوێندکارێکەکەمەکان. سەرەڕای ئەم ساڵ کە لە سنووری پارێزگای سلێمانیە خوێندنی بە شێوەیەکی زۆر دواکەوت، بەڵام سپاس بەخوای گەورەکە دەبینین ئەمڕۆکە لە ئەنجامی ڕاگەاندنی نمرەکانە خوێندکارێکمانە بوو لە شاری چەمچەماڵدا کە توانێتی پلەی دووەم لەسەر ئاسی هەرێمی کوردستان بە نمرەی 99.7 بەدەست بێنێت. دیارەمە جێگای شانازیە بۆ هەموو چەمچەماڵ و بۆ هەموو خوێندکارانی ئەم سنوورە. ساڵانە و دوای ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی تاقیکردنەوەکان بەشێک لەو قوتابیانێن لە ڕیزی یەکەمەکانن بارودۆخی ژیانن شاهانەیی نییە و مامۆسای تایبەتیان نییە و لە قوتابخانەی تایبەت ناخوێنن. ئەمەش ڕێگر نەبووە لەوەی بتوانن لە ڕیزی خوێندکارە یەکەمەکان بن. ڕەبیل محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.